جەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە جێگەکەن دەخوازین کە تەندروست باش بن ئینشاڵڵا. خۆشەویستانمان ئەمڕۆ لە سروشتە جوانەکەی قەرەداغ لە گوندی دەرەویانین. لێرەدا ماڵێکی تێدایەوە کەسایەتێکی ئازیز هەمیشە و بەردەوام هەوڵی داوە ئەو کەلوپەلە و ئەو شمەکوانەی کە لە کۆندا لە قەدیمدا بەکار هاتوون و بە شێوازێک هەڵیان بگرێت و لێرەدا کۆیان بکاتەوە کە بەشێکی ماڵەکەی تەرخان کردو بۆ ئەو کەلوپەل و شمەکە فۆلکلۆرە کوردیوارانەی کە هەن بۆی کەنەوەی ئێستا ئەوانەی کە خولیای ئەم جۆرە شتانەیان هەیە بێن بیبینن. ئێمە ژەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەتە سەردانمان کردووە و کۆمەڵێک گفتوگۆی لەبارەوە دەکەین و کۆمەڵێک قسە و باز دەکەین لەبارەی ئەو کەلوپەل و شمەکانی کە لە قەدیمدا بەکار هاتوون و لە ئێستاشدا بەشێکی زۆر لە خەڵکی و لە هاوڵاتیان گرنگی پێدەدەن. پێکەوە بینەری ئەم بورگە تایبەتەمان بن ئینشاڵڵا لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبێت. السلام عليكم. باشي باقي حال قربان توشوني باشي حالا حالي تو حوزي باشا سلامة يا اخوة فرمو السلام. بەڵازان و خۆشەویستان گفتوگۆ لەگەڵ کاگاکۆەکەین سەبارەت بە ماڵە جوانەکەی کە باسمان کرد گرنگی داوە بە بابەتی کولتوری بابەتی فۆلکلۆر و ئەو کەلوپەل و شمەکانی کە لە ڕابردوودا باو و باپیرانمان بەکاریان هێناوە. کاگاکۆ گیان سڵاوی خوا لێبێ. سپاس بۆم دەرفەتە سەلامەت یاخوا چاوەکەمی. کاگاکۆ پێشەکی باز لە بیرۆکەی دروستکردنی ئەم ماڵەمان بۆ بکەی و چۆن ینی ئەم حەز و خولی هەدەبوو کەلوپەل و شمەکە کۆنانە کۆ بکەیتەوە. سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبانەوە خێراتنی بەڕێستانەکەین. وەڵڵاهی ئەم شتانەی من لە مناڵیەوە تەجیلێ یا ڕادیۆ یا شتێکمان هەبووایە حەزم لێ بوو نەمەفەوتانیتر بەرە شتەکان تۆزێ وردەوردە تەتەوەری کرد تۆزێ زیاد دەبوون. بیرم لە شتێک کردە کە شوێنێکمان هەبێ لەم گوندا هەنێشتی باو باپیریشمان هەبوو ئەوانەشم نەفەوتان بوو هی باوکم هی دێکا شتێک دروست کەم هەر لە خۆشەویستی باوکمەوە ناوکەشی بنێم ماڵی کەلتوری حاجی محەممەدی حاجی شەریف بەرە تەتەوەری کە ئەم شتانە ئیتر برادەر هەبوو ماڵیان ئاوا بێ خەڵکی گوندەکە یا ئەشیا کۆنیان هەبوو زانی ئەم شوێنم هەیە بە سوپاسەوە ئایان هێنا من لێ مۆرەگرتن و زۆربەی زۆری شتەکانیشم هی خەڵکە خۆشم کڕیم و خەڵکی جیا پێ ماڵیان ناوە بێ. تۆش ناوە لە سەنووسین بەشێکی زۆرانە کە خەڵک پێوای پێم باڵێ پیا وەفایە بێ دەستەکانە خۆخواوی سواس. کۆنترین کەلوپەلێک کامەیانە کە زۆر کۆ مابێتەوە یان لە ساڵی چەنەوە بۆن بوونە؟ وەڵڵاهی شتەکان یعنی هەندێکی کۆنە بڵێن ئەم بۆفی بۆراقەهی ئافرەتێ بوو لای برادێکم بوو کاک شێرزادی ناوە ماوەیە لای بوو ئیتر تەسلیمی من کە ئەمە زۆر کۆنا تقریبەن تاریخەکەی گەڕێتەوە بۆ 120 ساڵەمەوە پێش شتی زۆری تا بەڵێ ئەو بێشکەیەش باوکم خۆ ئافریکا بۆ مناڵەکەمی کڕی ئەسە ماشەڵڵا تەمەنی 30 ساڵەکە بێ یاخوا نایفەوتێن مەڵەمە بێ خۆش و مناڵەکەی تێکەیانی شتی زۆری تا لەو بابەتەوە ئێستا ڕاستە. کاگاکۆ هەستەکەی کە خەڵکی ئێستا ینی بۆن ئەم شتانە ئەبینێ کە لە بەشێکیان لەوانێ بەشێک لەم گەنجانە و لەو ینی شتانیان نەبینی ولیان لەو سەردەمان نەبوون حەز و خولیایەکیان ینی پێیان خۆشە بگەڕێنەوە بۆ ئەو سەردەما ینی هەستەکەی کە خەڵک بێزار بێت لەم سەردەمی تەکنۆلۆژیا و بابەتانە زیاتر ئێستا خەڵک گرنگیات ئەداتەوە بە بابەتە کولتوریەکان بە کەلوپەلە کوردوریەکان. بەڵێ ڕاستە ئێستا خۆی لێزەر لەم شتە کۆنانەیە ئێستا هەندێک شتەیە گەنجەکان نەیان بینیوە ئێستا خەڵک قەیری ئەم شتە کۆنا نازانێ ئێستا خەڵک تام و لەزێدی ئەم شتە کۆنا نازانێ شتی تازە زۆر ینی بە کەڵک نایە ئەو شتە کۆنانە هی مێژوومانە هی
باو باپیرمانە نابێ ئێمە بیفۆتێنێ ئەبێ ئێمە زیینوکەین بەس بەداخەوە ینی حکوومەت ینی هاوکاری ناکە شوێنێکی بۆ دانێ یان شوێنێکمان بۆ دروستکە ئەم شتانێت یاد دانێن ینی تاتەوەریش کاشتی باشتریشی بۆێنین. باسی حکوومەتە هیچ لایەنێکی پەیوەندیدار حکوومەت هاوکار بووی کە بڵێن شوێنەکەت بۆ گەورەکەین ینی شتێک تازەتری بۆ بێن بووی کە بێتە شوێنێکی کولتوری شوێنێکی وەکو مۆزەخانەیەکی کولتوری کوردی لێبێت ئەم شوێنی بەڕێستان. وەڵڵی دوسێ جار هەوڵم میاوە بڵێم ئیجازەی بۆ دەرکەم بەڵێ وعدەکەیان ئێستا ئاچی بۆ لە هەچ کەسێڵێ هیچم بەدەستەوە نیە لەم وەختە لەم زوروفا پشتیوان بەخوای ئێمە خۆشمان باشە ئەو ئیمکانێتمانەیە خۆمان شوێنێکمان بۆ دروست کردووە بیرۆکەی وەشمێ شوێنێکیکەی بۆ دروستکەم قاعەیەکە ئێمە شتمان زۆرە ئەرەمە نییە لە خواری شۆمانە لە ماڵی شۆ هەمە قاعەیەکی بۆ دروستکەم شتەکان بە تەسەسول دانیم و تاریخ و ناو شتەکانی لێ بنووسم. کاکۆ خۆت بۆ پیکە چەند ماشەڵڵا سەژەر گەنجی بەڵام بۆ پیکە لەو سەردەمێکی کۆنترا لەوانێ ژیابیت لەگەڵ یا باو باپیرانیانی کۆمەڵێک قسەیان کردبێت لەبارەی ژیانی ئەو ساو لەبارەی کەلوپەل و شمەکانەوە بەراوردکردنی لەگەڵ ئێستا بە بۆچوونی بەڕێستان چۆنیە ئەو شمەکانی ئەو کاڵانی کە بەکاریان هێناوە لەگەڵ ئەم سەردەمەی ئێستاە چ لە کوالێتیا چ لەوەی کە کۆمەڵشتی دیکە خۆی شتەکان بەڵێ ڕاستەکەی فەرقی زۆرە شتی وەختی خۆی لەو زەمانە هەر هەوە بۆ بەکاری بێنن ئێستا تەتەوەری کە دۆشتە تازەکەیە بەس بە نسبەت خۆمەوە حەزم لە شتی تازە نییە شتی کۆنەکان دڵ و دەرونی زەلامەکاتە تۆ دڵێ بەچی خۆش بێ ئەوواکەی پێشتیش باسی ئەو سۆپایامان گوتم کاکا کۆمە ئێستا دروستیان کردووە بەز ئەم گروتینەی ئێستای نییە بەڵێ ئەوە ئەلادینە ئەوە ئینگلیزیە ئێستا یعنی بە تەنەکەی دروستکراوە ئەو موادەی نییە کە وەکەوە عەسڵ بێ ناستە کاکا کوجان خەڵکی ئەم ناوچەیە قەرەداغیا ئەم گوندەی بەڕێستان دەرەویان تا چەند گرنگیانەوە بەوەی کە کەلوپەلە کورد دەواریەکان فۆلکلۆرەکان بپارێزرێت بوونەوە ئەوەی بەڕێز ئاماژت پێکرد زۆر خەڵەکە بووە شوێن شتێکی قەدیمی ماوە لە ماڵەکەی نای بۆ بەڕێزت وی لای تۆ زیاتر پارێزراوتر بێتەوە لەگەڵ ئەم شتانی دیکەشا خەڵکی کە بیبینێ لە ڕاستەکەی خۆم بۆیە تەتەورم بەم شتانەیەوە هەندێک کەس یارمەتی من لە خەڵکی گوندەکان بۆ نمونە ئەم کاکتەی لێرە بەڕێزی مەوجودە خەڵکی کەش هەر پورزامە خاڵۆزامە ئەزانم من ئەم شتەمە ئەوان زۆر حەزیان لێتی زیاتر هانمەیان بۆ ئەم شتانە ئەمە نێشتی ئەگەر کۆنیان لابێهی با و باپیری پورزاکمێ ئەو شتانەی هێناوە ئەوە دوو لە ڕووجانابدانی ئێستر و ڕەشۆڵا کوشتی وە هینە سموشتی پێچاکەکەن ئەوانەی هی با و باپیرێتی بۆیان هێناوە هەیانێکی کە کوڕێکی خاڵمە بڵێن هەوجار ڕوونی لێ بۆیانەوەم ئیتری کوڕی یانی بۆ مێنن ئەو شتانە ئەوان زیاتر لە من حەزەکەن ئەو شتانە کۆدەوڵە داوە زیاتریش لە ڕێگەی شخصەوە لە ڕێگەی کەسایەتیەوە بێ بتوانانی ئەو هەنێک لەوانە کەسانێکە من کۆمەڵشتی کەلوپوریانە بێت بێن بۆ بەڕێزت یان خۆت داوایان لێ بکەی کە بۆی تۆ وەکو مۆزەخانێکی لێ بکەی زیاتر گەورەتر بێ بەڵێ خۆی ئەم شتانە زۆر کەس نازانێ ئێستا من بە تایبەتی ئەگەڕم بە شوێنێ بە تایبەتی جاری وایە برادێرە لە ئەوێنەکەمەیە ئەڕۆم بووی لە شوێنێکی دووریش بێ ئەڕۆم بووی تێگەی ینی حەزم لێتی هیواتمە گوێم لێ نییە بڵێم دوور بێ یا بە نرخێکی گران بیکڕم حەز و هیواتی خۆمە ئەی کڕم بە هەچی سێرێ بێ شتێکی باش بێ ئەیکڕم کاکا خۆ زۆر جار ئەمە لە شاری سلێمانی ها مەزادخانەیەکمان هەیە لە کۆمەڵی کەلوپەلی کۆنێن زۆر ماڵ زۆر کەس نازان ئەمە قەدیمە ئەمە نرخێکی زۆر باشی هەیە بمێنێتەوە هێنێ لەو بازارە لەوانێ بە نرخێکی کەم بیفرۆش من پێشنیارەکەم جاجە سەردانێکی وێش بکەی زۆرەچم بەڵێ چم هیوا ماڵێکە بڵێن ئەمری خواکەن یان ماوەتەوە شتەکانی ئەم جیلە حەزی لەو شتە کۆنانە نییە کە حەزی لێ نییە ئەیێنەیە زۆر کەسیش نازانێ ئەمە چیە تێگەی من بە شوێنێ ئاگەڕ ئەمە ینی جاریوە لە هەموو پارچەکانیە پارچەی تازە هەیە پارچەیەکی کۆنە لەگەرم هیوایە تعجبی لێ ئەمە بۆچێ ئەوە خۆمەزان نرخی ئەو شتە لای خۆمە باو باپیرمان وەختی خۆی شتێکەکەی ئێستاوە فتیلەی پێڵێ ئێستا لە ماڵێکە لەوانەیە 50 گوڵە بیتا بێ وەختی خۆی بەو فتیلەیە ڕووناکییان دروست کرد.
کاکۆگیان پێمان خۆشە لەم ڕادیۆیانەوە دەست پێ بکەین مانە پێمان بەشێکی زۆریان زۆر قەدیمین جاکاتی خۆی یەکێک بوو لە ئامرازەکان بۆ گواستنەوەی هەواڵ و میدیا و ئەو بابەتانە گەرامەژەیەکیان پێ بکەین سەرچاو ئەم ڕادیۆیانە ئەمە ناشناڵی پێڵێن کۆنا لە ئاشتاکانە بوو ڕادیۆی بچووکە بوو قسارەیە ئەمانەیە ئەم ڕادیۆ بچووکانە ئەمە خەریتیان پێوت خەریتە بەڵێ ئەمە کۆنترە لەوانە زۆر کۆنتریش هەیە ڕاستە ئەم تەجیلانەژ بڵێن ئەمانە کۆنن کاکا کەوت پێشتر ئەو ڕادیۆیان زیاتر پێشمەرگەوانە بەکارهێنا دیارە بەقۆت بووە لە هێنانی ئەو ڕادیۆشتانی کە هەبوون لە شاخ و ئەوانە ئەویان بەکارێناوە کە ئاماژت پێگە خەریتە بەڵێ ئەمە ئەبوو خەریتیان پێودەمە شەرمێکی قاوەیە بۆیان کرد بەشانیان ئەمە زۆربەی زۆری پێشمەرگە لەمەی بەشانەوە ڕاستەکە ئەگە بینەوە ئەمەیان کاگاکۆ ئەگەر ئەمە کۆنترە لەوانێ ئەمە کۆنترە بەڵێ ئەمە کۆنترە لەوە کۆنتریش هەیە بڵێن لەوەش کۆنترەیە وەختی خۆی بە پاتریشان پێکردەوە بەڵێ بینوسەر ئێرە ئەمە وتە کێشان بۆ کاتی خۆی بەکارێنانەوە گەرەماژێکی قەپانی پێڵێن قەپان ئەمە قەپانی پێڵێن بڵێن سێ کە سێویست دوان دارێکیانە کردبەوە لەم سەرەوە سەراوە بەڵێ ئەمەشیان پێوە کرد بەڵێ بەڵێ ئەویان پێوە کرد بڵێن دارەکەیان کردبەوەی دوان بەم بەشانیانەوە لێرە فەردە گەنم بواە هەر شتێ بواە لەوێ داننا بەمە ئەخوێنەوە کیلۆکەی خوێن وڵا کاکاکۆگیان ئاماژەیەکیش بەمە بکەیمە چییە پێمان بێ دەستشۆری جاران بووە بەڵێ ئەمە دەستۆری جاران بووە میوانێکە هاو بۆ ماڵتان ینی ڕێزی لێگرت ئەو خستە بەردەمی ڕێکە ئەمە ئاویتیا بۆ مەسینە ئەکرد بە دەسێتی سابوونەکە لەوێ بوو دەستی شردو چۆن لەکوێ ئاوەکە ڕۆژ ئاوەکە چۆ ناوی چۆ ناو ئەمەوە بەڵێ ئەمە خۆی مەسفەیە ئاوەکە چۆ ناوە ئەمەدانە دوایی پیسەکەیان فرادەرەوە کاکۆ پێما بە کۆمەڵی کامێرەش لای خۆ هەڵگرتووە لاانە بەشێکیان زۆر قەدیمی کۆنن قەدیمی کۆنی تە بەڵێ ئەوە کۆداکەوە وەختی خۆی باوکم لە حەجێ ناوێتی بۆ برایەکم زۆر گران بووە تەمەەن فلیمە بۆ فلیمەکە تێکرد یەکسەر دەرێکردەوە بەڵێ یەکسەر دەرێکردەوە ئەمە شەری حەجە وەختی خۆیان هێنا بۆ دیاری بۆ مناڵشتی بە زکایکو ماشەڵڵا و نشتە زۆرە لاانێ فریانەکەین بم بەرنامە بەسەر بە خێرای باسی بەشێکی زۆریانەکەین ئەمانە پێم وا بێت کۆمەڵێک کەلوپل و هەنیشتی ناوماڵن هیچ جوانکاری بۆ کاتی خۆی جوانکاری تاوی ئەوەیە بەکاریشانێناوە بڵێن ئێستا بۆ نمونە ئەمانە سەعاتن قەدی من ئەمە گوڵا پرژێنن گوڵاویان تێکە بۆ تازێ بۆ مناسبەتەکان ڕژ بەسەر ئەو جەماعەتی کە دانیشتن لەو مناسبە و تازیە ئەمە نووسراوە سینەما بەڵێ ئەمە سینەمایە ئەمە فلیمێکە ئەتەیەکەیت و ئەو یا لە دیوارەکە ئەو فلیمە ئیشە کرد ئیشەکە ئێستاژ بەڵێ زۆربەی شتەکان کۆمەڵێک چەکیشە هەیە هەڵە گرتەوە بۆ جوانی ئەمانە قەدیمین بەڵێ ئەوەنە ساچمەزەنن بەڵێ ساچمەزەن وەختی خۆی ئەوە تەرەقەکەیەتی تەرەقەیەکیان بۆ دانا و باروتیان تێکرد بۆ تەرەقەیە ئەتەقە ئەوە کۆنە ساچمە ئەمانە سەماوەری ئەمە سەماوەرەوانیە بەڵێ ئەوە سەماوەرە ئەمە لۆکزە ئەمانە پەرەمێزە بۆ چێشت وشت بەکارێنێت بەڵێ بەنەو دیشی کردووە بەڵێ بەنەو دیش کردەوەی ئەوە پمپ و دەرزی وشتی هەیە نەوتیان تێکرد وشاندی ئەمەیان ئەوە ئوتووی ئەلادینی پێڵێن ئەمە وەختی خۆی پلیتەکەی بڵێن ڕق بوو بێ ئوتووییان لێ پیان و ئوتو ئەمە بەڵێ بەکارێنێنەوە ئەم چەکەشیان زەمانی خۆتە بەڵێ ئەم چەکارە وڵات دەوری دوای ئینتیفازەکە کڕیمە بۆ جوانی بەستەقم پێ نەکەدا تازێ ئەم دۆڵابە سندوقی براقی پێڵێن ئەمە گەر ئاماژەیەکی پێ بکەیمە کاتی خۆی
لە بری جێگەی نوێن و ئەوانە بووە بەڵێ ئەمە لە بری معرەز و شتی ئەم سەردەمەیە وەختی خۆی ئەمە یانات بەکارێنە ناستەکەی بۆ پێداویستی تێهانێشتی خۆیانە بۆ خسویانەتە ناو تر ئەمەشی بۆ لێفە دۆشەی کوشتی وە بۆ جاجمێ بوو گرنگیشیان بە جوانکاری یاوە لە ینی لە ئەوی کە ینی ڕسمیان لەسەر دروست کردو کۆی کە ئێستا هەیە بۆ شتەکە جوانتر دەرکەوێت بەڵێ بڵێ ئەرەوەڵا ئەوە زۆر عەسەرە سیرکە ئەوە تقریبا نزیکەی 100 ساڵ زیاترەوێ ئەو ڕسمە هێشتا تێک نەچووە بۆ یاخەوە بەڵێ بۆ یاخی سەردەمی ئەوسا ئاوا بوو تۆشتت یاڵگرتووە شتی قەدیمی تێ هەیە وەڵڵاهی من بەڵێ شتێکی برادێکی هەدیەکی یاوە پێم نووسراوێکە بەڵێ زۆر دەگمەنە محافظەم کردووە لەو دۆڕا بەدامنەوە وڵا پێمان خۆشەمەش بیبینم بەسەر چاو خۆش بێخوا پێیان نەوتوی کە مێژۆکەی بۆ کە گەڕێتەوە وەڵڵاهی مێژۆکەی ئەمە مێژووی کۆنە ئەمە بڵێن ساگەر ساڵشتی لەسەر بێ لەوانەیە بۆمان ڕوون بێ بەڵێ خۆی بە زمانی نووسرا وازان فارسیە ئەمە دەسا و دەزیانم بە وەچەکانیان پێگەی توانێت سەنەدی باخوو خان بەڵێ بەڵێ سەنەدی باخوشتی وایە ئەمە وەختی خۆشی نامە بڵێن لە زەرفوشتی وان نەبووە خسویانەتە ئەم قامیشەوە ئەی پارێزی ئەم قامیشە بەڵێ منش بەرەو کۆنی ڕۆی هاتوو مەساوم کەپسم کردو بۆی نەفۆدی شتێکی باشە کردوەوە بەڵێ ئەمە ئەم نامان لەناو ئەم قامیش بەڵێ لەناو قامیشانە لەناو قامیشی زۆریدا ئێستا هەنێکە نامیتە نەم کردوێتەوە لەبەر ئەوەی قاغەزەکانی بەسەر چووە بەسەر چووە بۆی نەدڕێ زۆ قەدیمی و بەڵێ ئەمە بەدەستی نووسران بەڵێ بەدەست نووسرا هەمووی بەدەستە وازانم فارسیە زمانەکەی ناستا ساڵی 349 1349 ساڵی هێران بێ پێچێ جا کاتی خۆی نامە و ئەو شتانە بەم بابەتەوە پێچیانەتەوە بۆی هەم پارێزراوە بێت هەم کە بیگەێنە شوێنێک نیکەنەوە لەم ئەمە زۆ زۆرینێکی قەدیمی هەیە جا لەوانشە بەر بە ئەسب سواریوانە تا ئەم نامەیان گەیاند بێت و ئێستش ئەم تەکنۆلۆژیا هەیە بە نامەیەک تا ئەو پەڕی دنیا ڕۆها ڕاستە وەڵا بەڵام بابەتانە شتانە زۆر گرنگانی جەنابەت ئاوا پاراستنیە خۆ دەست خۆش بێ بۆی نەوەی ئێستاش بیبینێت کە کاتی خۆی هەم نامە هەموو شتەکان هەموو شتێکمان ماڵێ ئێستا کاراسانیە ئێستا شتی وا هەیە ئێستا زۆر کاراسانیە بڵێن بۆ نمونە پانکەیەکە ئێستا لە باتی پانکە سپلێتە لە باتی ئالادینە سپلێتی گەرم و ساردیە تێگەی هەمووی ئەو شتانە تەتەوری کردووە بەس لەزەتی ئەو کۆنەی نییە لای من ڕاستە بەشێکی زۆریشیان لە ڕووی کوالەتی شۆ هەر ناگا بۆ قەدیمیان ئەو شتە کۆنانە بەڵێ سەلاجە هەبووە ئەشتار بۆ بڵێن کۆنکۆرد بۆ وەختی خۆی بەرگەی 20 ساڵ 25 ساڵی کردووە ئێستا بۆ تەکا بەرگەی 3-4 ساڵ بەڵێ ئەرۆلام تەباخانە کۆنە بەس ینی بۆ بازە چێشتە شتێکیوە زۆر باشە بە خاوی ئەیکوڵێنێ گۆشتی بخەیتە زە تابیانیە ئارەوەڵا هەڵەوەش ئەم سندوقانەشیان کاتی خۆی هەر بۆ کەلوپەلوانە بەکارێنە هەڵیان گرتووە بەڵێ ئەم سندوقانە وەختی خۆی یەکێ ژنی بێنە ئیتر هەنێشتیان جلو ملیان بۆ کردنە و بە دیاری لەگەڵیان نارد ئەم پێڵەوامە چیمە وەڵا ئەمە بۆ چی بەکارێن ناوم وڵایەوە شتێکی برێنێ بەڵێ جوانیە بۆ جوانی دروست کراوە بەزە کاتی خۆی شکلی پێڵایژەر لەم چەشنە بووە بەڵێ بۆ شێوازە بوو ئەم تەلەڤیزیۆنەشە هەر کۆنا ئەم تەلەڤیزیۆنە زۆر کۆنا ڕەش و سپیە زۆر کۆنا ماڵێک ئافرەتێک و پیاوێک بۆ ئەمری خۆیان کردێ کوڕەکانی بە هەدەیان بێ ساغ بێ ئەوەش مەکینەی خەیاتیە بە دەستی شەکە زۆر قەدیمە ئەمەش بڵێن وەختی خۆی جگەرە و شتیان بامان بەڵێ بەمە هین کردووە بەم تووتنە ئەمە فەلێ بێڵێن بڵێن
جگەرەکانیان پێچاوی ویان خستە ئەم هینەوە لەگەڵ بڵێ کاکە پێمان خۆشە بە خێرایی کەمێک باز لەم کەلوپەلەکانی دیکەش بکەین. ئەمە کۆمەڵێ سەعاتە کۆمەڵێ چەقۆی وا هەیە کەسێکی ئازیزمان نەماوە خێزانەکەی یا کەسەکەی هێناوێتی لێرە دایناوە تێگەی بازە شتێکە بڵێنەوە گۆچانی خزمی خۆشەویستی خۆمان ئەمری خۆی کردو هێناوێتی هەندێک شتیان ئەو کۆچ کردووانە کە کۆچیان کردو بە دیاری هێنایانە بۆ من بڵێن ئەمە گۆچانی خزمێکمانە ئەمری خۆی کردووە ئەمە نەوتەڵ کێشە وەختی خۆی ئەمە بە بەرمیلی نەوت دانەوە بەما پێیان هەڵکێشەوە ئەمە کونەیە وەختی خۆی بەم کونەیە ئاوێنێ ناوە بڵێن لەکانیەوە ئەیان خستە سەرشانی و ئاوەکەیان تێکرد بۆ پێداویستی خۆیان وەکۆم جی لە تازە نیە ئێستا بە بۆری هاتوۆتە ماڵێن هەر ناشکورە ئەمە شەکردان ئەمانە شەکردان ئەمە سەفەردازە ئەمە یەکێ لە خەستەخانە بۆ یەکێ لە شوێنێک وایە بەمە خواردنیان بۆ تێکرد و بۆیان ئەبرد ئەمە فتیلێ گڵۆپی ئەم سەردەمەیە وەختی خۆی ئەمە نەوتیان تێکردووە ئیتر ئەمە داگیرساوە و بۆ پێداویستی ڕۆناکی خۆیان بەس دووکەڵێکی ئەجایبێ کرد لە پێش ئەمەشەوە شتێکی هەبوو بەش بەڵێ هەبوو شتێک بووە لە وردەداری بڵێن وردە بنی دار تۆزێ بووە ئاگیران پێ کردوێتەوە دوای ئەوە هاتەوە دوای ئەوەش بڵێنی تر لەمپا و بڵێن بە جۆرەکانیەوە چدا و ئەگاتەوە سەر لۆکس ئەم سۆپای ئەو زەمەنی ماڵی خۆتان لێش نووسراوە ئەم سۆپایە بەڵێ هی باوکمە خوا ئافریکا بە ڕەحمەت بێ هەر لەو ڕسمەشە دیارە ئەوە زۆپاکەنەوە دایکمەوە باوکمەوە ئەوەش خۆمم بازر ئەمە هی کەلەکینی پێێنن ئەمە هی تەونە بەڵێ تر ئەمەش جەماعەتی خۆریە ئەمە پەرەمێزی ئاتونچیە پەرەمێزی ئاتونچیە ئەمە دەستکەوانە دەستکان بەزم دەستکەوانەی هەن شتێکی لێ نووسراوە بڵێ قەدیمتر بێ لەوانەیە قەدیمترە زۆر قەدیمترە ئەمانە بێژن و شتێ ئەمەش بڵێن ئەوەیان ئەو نەودەڵ کێشە ئەوە وەختی خۆی بۆ بەرمیل ئەمەیان بۆ تەنەکە بووە وەختی خۆی ئەمە نەود لە تەنەکا بووە بە ماڵیان کێشاوە کاکو ئەم ئامێرە چییە بۆچی بەکارێنێناوە ئەم ئامێرە پێڵێن کەوان بڵێن وەختی خۆی لە دوکانیشە هەبووە ئەشگەڕا بە کۆڵانەکانی ناوشارە بۆ شیکردنەوەی دۆشەکی لۆکە و لێفە شیانە کردەوەی تر تازا بووە ئەوینە ئێستا لە باتی ئەمە ئامێریچ کاتۆ مەچینەیە کاراسانی بۆ کراوە بەڵێزان خۆشەویستانمان بەم شازاتن کۆتایی ئەم بەرنامە تایبەتە بۆ دوایی کە ئەم جۆرە کەسایەتیانە بمێنن ئینشاءالله بۆی کە زیاتر گرنگی دەین بە بابەتە کولتورەکان بابەتە فۆلکلۆریەکان ئەو کەلوپەلە شمەکە کۆنانی کە باو باپیرانمان بەکاریان هێناوە کاکۆگیان دەستە خۆش بێ زۆر زەحمەتی کێشە ئەمڕۆ لەگەڵمانە خی گەورە پارێزراوە کات و ئینشاءالله هەر کەسێکیشە بەرنامەیەمانە بینێت ئەو کەلوپەل و شمەکانی کە لە ماڵلانێ و پێویستی پێ نەبێت بێنێ بۆ بەڕێزت بۆی تۆ لێرە زیاتر بیپارێزی ئینشاءالله خەڵکی دیکەش بیبینێ چاوەکەم یەخۆ دەستی خۆش زۆر سپاس چایم